تاکو ئێستا بۆ نمونە بۆ گەلێک وەکو ئێمە زۆر باس لەوە کراوە کە لە ڕێگەی مێژوو نووسەکانەوە هەوڵ بدرێت بەشێک لە ڕووداوەکان بەسەرهات و مێژووی ئەم خەڵکەوە ئەم گەلە بگیاڕێتەوە بۆی کە لە ناو نەچێت و مەترسی لە ناوچوونی لەسەر نەمێرێ. جا ئێستا ئێمە لە تەوری ئەم بەشەی بەڕنامەکەمان قسە لەسەر ئەم گێڕانەوە و پارێزگاریکردن لە ڕوودا و مێژووی کورد ئەکەین، بەڵام بە شێوازێکی جیاواز. یەکێک لە هونەرمەندە ئازیزەکان لە کوردستان خەمی ئەوەیەتی کە بەشێک لە مێژوو کە بۆ خۆی بینەری توانێتی بەشێکی بێت لە ناوچە هەر بۆیە هاتووە ناوەڕۆکی تابلۆکانی تەرخان کردووە بۆ گێڕانەوەی ئەم ڕووداوانە، بۆ گێڕانەوەی ئەم مێژووە. جا هەر بۆیە میواندارەتی زۆر بە ڕێز مامۆستا سەربەست عەبدوڕەحمانمان کردووە شێوەکارن خۆیان زیاتر قساکەن لەسەر ئەم ئەزمونە جوانە، لەسەرەوەی کە تا چەند گرنگی هەیە هۆنەر و بەتایبەت شێوەکاری یارمەتی دەربێت بۆ پاراستنی بەشێک لە مێژوو بەشێک لە ڕووداوەکانی گەلی کورد. مامۆستا سەربەست سڵاو لێبێت، زۆر بەخێر. سڵاو لە ئێوە. مامۆستاگیان زۆر بەخێر بێت. زۆر سپاس بۆ ستافی بەرنامەی ڕۆژنشینەوەی کورسات کە ئێمەیان بەسەر کردوێتەوە. زۆر بەخێر بێت. مامۆستا سەربەست بێگومان لەگەڵەوەی کەتابلەکانی بەڕێز جوانی یەکجار زۆر خۆی هەیە، لەبەرەوەی کە پێما بە هەر یەکەمان هەم چێژی هوەری لێوەرەگرین، هەم کۆمەڵک یادەوەریمان لەبیرەکەوێتەوە یان دڵمان نەکرێتەوە بەو ڕۆژگارە و بەبینینی وێنەکەم. پێم خۆشە بەڕێزت یەکەم جار لەمەوە دەست پێ بکەیت کە کاتێک کە تۆ قەڵەمی هوەرەکە تەرخانەکەیت بۆ گێڕانەوەی بەشێک لە مێژووی گەلەکەت، ئەم ئەزمونە چۆن خۆت باسی ئەەکەیت؟ لە ڕاستیە تابلۆ بە تایبەتی هوەری شێوەکاری بە گشتی زمانێکی جیهانیە، واتە پێویستی بە تەرجمەکردن نییە. ینی سای مەکتێبێکی کوردی بنووسین پڕ بێرە زانیاری بێتە دەست کابراکی ئەڵمانی چی لێ بکە، وانە چەند بەهای هەیە و کتێبەش. کەواتە ئێمە پێویستیمان بە زمانێکی جیهانی تاکو خۆمانی پێ بناسێنین بە خەڵک بە میلەتان، هەروەها بۆنەوەی نوێش چێمنەوەی نوێ بە تایبەتی تابلۆ بە تایبەت زۆر سەریع زانیاریەکانە بەخشێ بە کەسی بەرامبەری وانە. ینی مەسەن ئێستا تۆ دە لاپەڕە بخێنیتەوە بەقدەر تابلۆک زانیاری پێ ناکات، جای وایە تابلۆک دەتوانێت کتێبێکی گەورە تەواوکە. لەبەرەوە پێویستە ینی گرنگی بێرە بە کاری تابلۆ لەو بوارە. اینجا تەمەن یەکەم وتمان زمانێکی جیهانیە، دووەم تۆمارێکیشە، تۆمارێکە ئەو تۆمارێکی پارێزراوە بێت لە زێنی خەڵکی شامێنێتەوە. دوایەوە تابلۆ هوەرێکە دایم لە نمایشایە، وەکو هەندێ هوەری تر نییە کە کاتێکە هوەرمەندەکە واز لە کارەکەێنی ئیتر لەوێ کۆتاییە مەسەلەکە، بەڵام تابلۆیەکە دروست دەکرێت ئیتر خۆی ئێستا بە تایبەتی کە چاپ بکرێ ئەتوانین سەدام نوسخەیە چاپ بکەیت و لە شوێنانە نمایشی کە ینی زمانێکە زۆر زۆر سەریعی شە و زانیاری باشی دەبەخشێت. جگە لەوەی ئەگەر جوانی تیا بێ ینی هوەرمەندەکە تۆزێ توانای دەستڕەنین و سەریقەی باش بێ، وەرە من ئاستێکی باش نیم لە چاو هوەرمەندانی پێشکەوتووە، بەڵام ئەتوانێت چێژێکی خۆشی زیاتر بەخشێ بە خەڵک، چێژێکی پێ بەخشێ، ینی خۆشیی پێگا لە ڕۆحیا. ئیتر بێگومان من بەڕاستی تەمەنەکەی خۆم زۆری بە مەسەلەیەکی کەوە بە سەر برد، ینی 25 ساڵێ خەریکی ژینگە بووم، زۆری ماهەمووی کردم. من ساڵی 86 تا ساڵی 2015 تابلۆم دروست نەکردووە. کاتە لە هەموو لایەکە خەمی کوردستاندا من لە 2000 ینی بەڕاستی لە 1986 بەژاری پێشانگایەکم کرد. لەو پێشانگایە ئیتر وا هەڵکەوت باسیەکان وەختە سەردانی پێشانگاکەیان کرد و دواتر داوای هاریکاریان کرد بۆ یە من محافظەوانە وەختە من بە ئابڕووچوم نازانی بەژاری ئەو شتانە بکەم. خەڵکی کە بەژاریان کرد، پاڵەوانی گەورە گەورەمان هەیە بەژاریان کرد. ئیتر من کشامەوە، ئیتر خۆم شاردەوە کە من هیچ هونەرمەند نیم. لە ساڵینەوەیکی پێشنەوە یەک بەڕاستی کە کارەساتی هەڵەبجە ڕوویا ئەوانە سێرم کرد تاوانێکی گەورە کراوە بەرامبەر بە ژیان، نەک بەرامبەر بە ئینسانیان بەرامبەر شەڕکەر، یعنی تاوان کراوە بەرامبەر هەتا حەشەراتەکان ئەو ژەهرە کیمیاییەکە وڵاوکراوەتەوە. لەبەرەوە بیرمان لەوە کردەوە چەند کەسێ بووین ئێمە هەوڵ بین هەچۆنێ ڕووبکەینە عالەم بڵێن خەڵکی میلەتانی جیهان ئەم میلەتەی ئێمە ئەوە گەر میلەتەکەش تاوانی هەیە، خۆ زیمەوەرەکانی
کێویەکان حەشەراتەکان باڵندەکان تاوانیان نەبوو بۆچی ژەهریان کرد بە سەرمانەوە هەموو دار و درەخت و هەموو دنیایان وێران کرد لە نەوەیە کا فرسەتمان بۆ دەستکە و کۆمەڵی کوردستانی سەوزمان دروست کرد تا 2015 بەڕاستی من هەر زۆر دەروێشی و مەسەلەیە بووم ئەگەرچی دوای شەر بەردەوام بووم بەڵام تا ئەو کاتە فڵچەم نەگر بەدەستمەوە لە 2015 سێرم کرد وەزارەتی ژینگە هەیە موسساتی ژینگە هەیە دوایەوە پۆلیسی دارستان دروست بوو چاودێری تەندروستی چالاک بوو شارەوانی بەخۆیان هاتەوە باخچەکان دروست بوو وتم لەوە ئەیترەوە ئەرکە لە ئاستۆ ئێمە نەما وانە ئەو کاری کە تۆ کردوتە کارێکی زۆر پیرۆزە وای لەر ساخی و تەمە درێژیت بۆ من دۆکمنتێکی زۆرم هەیە لەو بارەوە بەشێکی گرنگە لە ژیان دۆکمنتەکان ئێستا ئەوە سەرمێنێکە من چیم کردووە من یاساکانی ژینگەم داڕشتووە بند بە بەندی چەندین پرۆژەی گەورەم هەبووە وەختی خۆی ئیتر بەداخەوە ئێستا هەر بمێنی کاتەستا لە 2015 دەستت پێکرد لە 2015 بیرم لەوە کردەوە کە مناڵان ئەچن بۆ مەتحەف کە سەیری ئەو هەندێک شتی قوردانرا و خشت و هەندێک پەیکەر و پارچە ئاسن و شتی وادانراوە سێرم کرد مناڵ قەت چێژ لەمەوە ناگرێت تەلەبەی مەکتەبە بن بۆ مۆزەخانە یعنی هەر تێناگە مۆزۆع چییە وانە چوومە لای تابلۆکم کێشا لەو کتێباتیایەتی تابلۆکم کێشا بۆ سەردەمی گۆتیەکان بە تایبەتی گۆتیەکان چیشەکەم هەر پەیکەرەکە جامانەیەکی بەسەرەوەیە پەیکەرێکم کە تابلۆکەم کێشا بردم شانی جەماعەتی مۆزەخانە ماوتم کاکەم من ئەتوانم ئەم مێژووی خۆمان کە هەمان هی کۆن بیکەین بە کۆمەڵی تابلو لەم مۆزەخانەیە داینێ بۆی کە مناڵیە بڵێ ئەوە لۆلۆیە ئەوە مەسەلەن گۆتیە ئەوە وەنیە ئەکەدیە ئەوە سۆمەریە بیبینیە ئەو وەختە ئیتر تۆزێ زیاترە مێن تۆ لە مێشکە زۆر باشە مامەسا ئەم کتێبەش کە باز لە ژیانەکە لە نێو تابلۆدا کتێبێکی بەڕێستانە کە بە تابلۆکانی ڕەنگێکی جوانی یاوەتەوە و کە باز لە ژیانەکە لە ناو تابلۆدا باز لەواکە کە ئەو نەریت و کەلتورە و دابوونەریتێک کە ئێمە هەمان بووە هەر لە کۆن و هەتا ئێستا بە ژیانی ڕۆژانەی خۆمانەوە بە ژیانی ئەوەی کە لە مناڵیمانەوە چۆن فێرەبین و چۆن ئەچینە بەر سیستەمی خوێندن و چۆن ئەتوانین هەر یەکەمان لە دوجارە سوودێکمان هەبێ بۆ کۆمەلگا و من لێک یەکێ لەو تابلوانە زۆر سەرنجی منی ڕاکێشا کە ئەم تابلوەیە کەویش مامۆسای زۆر ئازیز مامۆسا ئیبراهیم ئەمین باڵدارە کە مامۆسای ئەلفوبێ و دانەری کتێبی ئەلفوبێ کوردیە کە ئەمە ئەگەر لە هەر مۆزەخانەیەکە داینەی لەوانەیە پرسیارە دروست بێ ئەمە کێیە لەمەوە بۆمان دەرەکەوێت کە ئێمە خاوەنی ئەم کەسایەتیانە بووین کە توانیویانە سوود بە زانست و زانیاری و زمانی کوردی بگەین و هەتا ئێستاش دەنجێکە لە ناو خوێندنگاکانە و مناڵەکانی ئێمە پێ گۆشەکرێت. ئەم کتێبە لەسەر چ بنەمایەک هەیەتویت نەریت و ئەو کەلتورە جوانەی ئێمە هەمانە بە تابلۆ وەکو خۆتەڵی هوەری شێوەکاری و هەموو هوەرەکانیش بەگشتی سنوورەکان نازانن تێپەڕیەکان بۆی کە ئێمە بتوانین کەلتوری خۆمان بە خەڵکانی تر بناسیین. بەڵێ جا ببوورە تەمەەن دوایەوەی لە مۆزەخانە دڵنیا بووم کە ئەوان ئەو شتیان ناوێت بە تەنگی شێوەنیان تابلۆکەم شانان ئەوە سنجێڕانی چرا بیرم کردوتم باشە من بۆچی چاوەڕێ ئەوە بکەم خەڵکی کە زانیاریم باتێ تابلۆ دروستم خۆ من مێشتم پڕە لە مێژوو کللتوری خۆمان بۆچی ئەوانە تۆمار نەکەم بۆچی ئەو دیمەنانە تۆمار نەکەم کە وێنەیان نییە و هەر لە مێشتی خەڵکە ینی مەسەن وێنی فۆتۆگراف فریای نەکەوتووە هەندێک دیمان بۆ نمونە ئاهانی نەورۆز چەند ساڵ کراوە لەلایەن پیرەمێردەوە کەسێ نەچوە ڕستمێکی باشی بگرێ بۆ وانە مەسەن بێ کەس شعری 26 ساڵی خوێنێتەوە کەسێ ڕستمێکی نەگرتووە یاخود هەندێک ڕووداوی زۆر گرن لە مێژووی میلەتا ڕوویاوە یان ژیانی خەڵک ئیتر دەستم پێ کرد بەڕاستی یەکەم جار ئەو ڕووداوی بێکەسم کرد کە شعری 26 ساڵا خوێن تابلۆیەکی گەورەیە 3 مەتر مڕەبعە دوای ئەوەی تر بە دوای هاتم ئەو ڕووداوی نەزمە دیمەلام کرد ئەوەی کە عومەر چێ سەردانیەکە ئەوەش تەمەەن کەس کە زاگا لێ نەبوو بەداخەوە هەندێک کەناڵ و هەندێک کەسان ئەو تابلۆیان بە نوعی چکە باس کرد و زانیاریەکانیان بە هەڵە یعنی گۆڕی بوو زۆر بەڵێ ئەوە بە سوفە باوکم لەوێ بوو ئەو ڕۆژە ئیتر ئەو دقا و دق بۆ منی جێڕایەوە ئیتر خۆ نەنووسراوەمە ئتم کاتی خۆی لە گۆڤاری سلێمانی نوێ بڵام کردەوە بەڵام دوای بیرم کردەوە وتم ئەمە ئەوکە بیکەم بە تابلۆ ئەم کابرا شایانی ئەوەیە تابلۆیشی هەبێ
نەرجمە دیمەلا ئیتر ئەو تابلێم بۆ دروست کرد باشە جا ئەمە یەکێک لە تابلۆکانە یەک دنیا چیرۆکی دیکەش لانێ لە پشت هەندێک لە تابلۆکانەوە بە لەگەڵ کەسانێ بەتەمەەن بن لەگەڵ کەسانێکە کە بەم شێوەیە سینگیان پڕ بێت لە مێژووی کورد لەگەڵ ئەوانەشە هەر قساکەی مامۆستا بۆی کە ئەوەی ئەوان ێڵەن تۆ بە تەسویر بکێشی وڵی من بەڕاستی زۆربەی تابلۆکان هەر لە هزری خۆمەوە یاخمەسەن لەوە چێ کتێبێکم خوێنۆتەوە گەڕام بە شوێن حەدەسە بۆ نمونە ئەوانی کە لە هزری خۆمەوە کێشامنەوە زۆریان دیارە بەڵام بۆ نمونە کتێبەکەی ئەدمۆنزم خوێنەوە کورتتورک عرب یەک تابلۆم لێ هەڵبژارد مەسەرەن هەندێکیشیان هەندێک کەسانی دڵسۆس یعنی بۆ نمونە دکتۆر عەزیز ڕەشید هەیە لە هۆڵنداوە بە تەلەفۆن باسی ڕووداوەکەی حاجی محەممەی سلۆی بۆ کردوم دکتۆر جەلال لە ئەمریکاوە لە کارولینای شیمالیەوە باسی بەرتەڵکردنی مەڵکەنی بۆ کردوم ئەمانم کە کردو بە تابلۆ هەندێکی بڵین ئیتر هەموو جارێکی چەند جارێکی نووسیمە لە کاونتەکەماوتمە دەستی هەست کەسێک ماجەکەم کە زانیارییان هەیە ڕووداوێک کە من بێ ئاگام لی زانیاریم پێ بەخشێ هەتاکو ئەو ڕووداوە گرنگانە ون نەبن زۆر باشە مامۆستا چەند تابلوێک هەیە حەزەکەی خۆت ڕوونکردنەوەی بیتێ ئەمەش یەکێکە لەو تابلوانەی کە ئەمە چی و بۆمان باس بکات باس لە چی ئەکات ئەم تابلۆیە ئەوە زۆر جار لە ئێوە لە نەورۆزە هەموو کەناڵەکان ئیتر باسی و مەسلەیەکەن پیرەمێرد و حەفلەی کرد لە گردی مامەیارە و یاپراقیان کرد و نازام ئەم جۆرەشتانە سەدان جار باس کراوە من ویستم زیاتر بەرجەستە بکرێ ئەم مەوزوعە هاتم ئەو ئاهەنگەم دروست کرد کە دوای بێکەس دەچێتە بەردەمی ئەدمۆنز شعری 27 ساڵا خوێنێتەوە ئەگەر چی تەمەەن لە شێوە شکڵالەوە ئەچێ تەمەنەمە یەکەم کارم بوو دوای چەند ساڵ ڕوبع قەڕنێ زیاتر نزیکەی 30 ساڵ من ئیشم نەکرد بوو 30 ساڵ بوویشم نەکرد بوو کە ئەم تابلێم دروست کرد ئیتر کە دەستم پێ کردوانە لەوەچێ لە ڕووی فۆرمەوە لە ڕووی اینەوە زۆر باشیش نەبێ بەڵام هەچۆنە بێ بابەتەکەم گەیانوە ئەوە یاپراخەکەی پیرەمێردە و ئاهەنگی نەورۆزە لە گردی مامەیارە و لای پشتی سەرقەبرانەوە و ئەدمۆنز و ئەوانەش دانیشتون و بێکەسیشم دروست کردەوە بەس بێکەس جوانتر لە ئەوەی کە باسی زۆر لە تابلۆکانە ئێمە بینین گرنگی بە وردەکاریەکانەیە مامۆستا بۆنەونە سەماورە و ئەوەی کە خەڵ چۆن لە بەردی مەڵکەنیەکەیە بەڵێ ئەمەش تابلۆیەکی تردەکە باسێکی ئەمەشمان بۆ بکەیت ئەمە وەختی خۆی کە شاری سلێمانی دروست کراوە گردەکەی پێ وترا گردە گڕوێ بەداخەوە زۆر بەداخەوە ئەو گردە کرا بەژێر کۆمەڵی تاوەرەوە ئەو گردە بەردێکی تایە پڕە لە کریستاڵ بەردەکە خۆی ئەنی کە سەیریەکەی هەتا بەردبڕەکانەوەی کە مشاری بەردیانی ئەڵێن ناتوانین ئەمە ببڕین چۆم ئەڵماسی تایە ئەوان ئەڵێن مشارەکانمان کولەکە ئەڵێ بەکەڵکی بڕینە ئەوەن قایمە وەختی خۆی شاری سلێمانی بینا گەورەکانی خانۆ گەورەکان هەمووی بەم بەردە دروست کراوە چون ئەو کانە بەردە مهمەیان کرد بە ژێر کۆمەڵی تاوەر و نازام چیە فرۆشتی خوا بیگرێ فۆتۆیەکی تریان وێنەکان کاتە با بڵێن بەشێک لە خەمی دڵی تۆشە هەمووشی ئەگەڕێتەوە بۆ ڕابردووی ئەم شارە و جوانی دابوونەریتی ئەم شارە و جوانی ئەم بەردەوەی کە خەڵە خۆزگەی پێ بەڵێ دەستخۆشی لە تۆکەین کەم کاراناکەی و هەر لەسەر وێنەی یەکەمیشانەوەی کە وێنەی ئاهەنگی نەورۆز و پیرەمێرد و ئەو شێوازە و نەریتە جوانەی کە ئێمە هەمان بووە تا ئێستاش ئێمە گرنگیمان پیاوە ئێمە لە دەستگای میدیای کورساتیش هاوکارانم چەندین زیجرەتی کۆمنتاریشان لەسەر بابەتە کردو زۆر بە وردەکاری لەسەر ئەو دابوو نەریتە جوانە کاریان کردووە لەسەرەوەی کە باسی مەڵکەنی و کرد ئەم وێنەیان باسی چییە کامامەسا لێرە باەک ئێست بکەین ئیسان بۆ نمونە و تابلۆی نەورۆزە ژمارەیەکیش باشمان دێ چاپ کردووە زۆر مەکتەب لە مەکتەبەکەی خۆی هەڵی واسی ویانی تر لەو مەکتەبە قەت بیر ناچێتەوە جیل بە جیل هەموو جیلەکانی بینن پرسیاریشی لەسەر دروستە جیل بە جیل بەڵام تۆ ئیتر لەوە چێ کورسات هەموو ساڵی تااقەتی نەبێ ئەو مەسلەی هەڵباتەوە ڕاستە بەڵام نمایشکردنەکەشی بەردەوامە ئەوەی هەر میواندارەتی جەنابەت بۆ خۆت بۆ نمونە ئەوە دەرفەتێکە بۆ گێڕانەوە بۆەوەی کە پارێزگاری لەو مەسەن ئێستامە عەرەبانی دوو ئەسپی ئەوە نەما شتێکە لە بەرچاون بوو وانە کە جاران هۆیەکی گواستنەوە بوو خەڵک سوارێ بوو مناڵ بە خوازگەی ئەوە بە عەرەبانی بە کۆڵانەکانە بڕات تۆزیە خۆی پێ هەڵواسێ ئێستا سیارە مناڵ بخەیتە سیارەش و بیژێڕی پێی ناخۆشە مامۆستا سەرەتای بەرنامەکە لەگەڵ سەرکای شعرێکتان ئەوەتەوە سەرکۆ ئەی دوای دیارە شارێکی مناڵانە بۆ
ئەم جەنابەت لە یەکێک لە تابلۆکان باست کردەوە توتە بۆ نمونە ئەمە کۆمەڵە یاری کوردەواریە ئارەکە چی بوو سەر وتت بەشێکی تۆ کۆمەڵی وەکو شعرنا کۆمەڵە یاری مناڵانەی خۆمان بوو کە بەردەوام لە کۆڵان بانجامماناگەیان بەداخۆ ئێستا تۆزە کاڵبوونەوەی پێوە دیارە کە لەگەڵ هاوکارانیشمان باسمان کرد کە باسیۆمانەکە شالە مەلەدۆ لە پاشی کە لە پیسیکە فیکڵانکۆ کامیشامە بەدەنگەمان و تۆ لە کۆڵانەکانە یاخۆ ڕێوی بێ ئیمان ئەمانە دوو هەمووی هێناوە وێنەکە دروست کردوتەوە ئیفکلانکۆکە دروست کردوتەوە یان نامان نووسم بە خوێنی دەستم بیبا بۆ شەماڵ بیبا بۆ دۆستم هەنی ئەمانە شتی زۆر جوان بوون فێریەوەی کردین کە کۆمەڵە نەریتی خۆمان هەیە بیرمان نەچێتەوە منە ئیستا باسیەوەکەم بەس ئەو تابلوێک ئێستا لەسەر شاشەکەیەوە قەزازیە پێش ئەو تابلوێ بکەم لە 100 کەسم پرسیوە قەزازی چیە من خۆمەم زانی چییە چێم خۆمان لە گەڕێکی قەزازەکان بووین ئەمە قەزازی چییە گەڕێکی قەزازەکان فڵان کەس قەزاز ئەمە قەزازی چییە جوابم دەست ناکەو قەزازی دروستنی گوڵنکەیە بۆ چەفتە و کۆڵوانە و لە خەیاتە و سیم خەیاتە چییە؟ تۆ کچی خەیاتە چییە؟ ئەوە لێ قژی خەیاتی خاوە نەبیست قسێ بۆچی ئەمە قژە خەیاتی خاوە خەیاتە ئاوریشمە ئاوریشمی ڕەشە ئەو وەختە بە هاوریشم و بە ئاوریشم و بە سیمی زەرد گوڵنکە دروست دەکرا بۆ چەفتە و کۆڵوانە لەو گەڕەکە تەمەەن چەفتە و کۆڵوانە لەبەرەوەی دەوڵەمەندەکانیانە بە کۆڵیانەوانی کە گوڵنکەی بۆکرا پارێکی چاچیان دەزەکە و گەڕەکەمی دەوڵەمان بوو کاتە ناوی گەڕەکێکیان بەو ناوە گەڕێکی قەزازەکان کەسێ لە سلێمانی عنی ئەوەی کە خەڵکی سلێمانی باگای لێ لە پشتی لە بەردێکی سەرا لەویایە ماڵسابایەک پرسیار لە بەڕێستان بکەم جەژن ئێمە پرۆگرامێکی تایبەتمان کرد باسی ئەو نەریتە جوانانەمان کرد کە لە مناڵیامان بوو لە کۆڵانەکانی شاری سلێمانیا من ڕاستە خۆ ڕۆشمە کۆڵانی جوولەکان لەوێ ئەم وێنەی کە تۆ عەرەبانەکەی کە خەڵک سەریەکەوێت و مناڵان بە دوای بە چەپڵەلیان ڕاکەن هەمان شێوەم بینیەوە بەڕاستی یعنی ئێمە ئەگەر شتەکان بزین و بکەینەوە مناڵەکانمان حەزیان لێتی بەڵام زۆر جوانیش بوو ینی کۆمەڵک گفتوگۆی جیاواز و باسی ئەومان بکەین کە ئەمە نەریتێکە ئەبێ بە شێوەیە لە شێوەکان بیپارێزین کەواتە لە وێنەکانی توی مامۆسا بۆ نەسێری وێنەیەکم کرد وێنەکە و کردووە هەمومان نەزانین باگردێن ئەوەیە کە لە کاتیەوە سەربانی پێی نەکەین بەڵام تۆ هاتووی چەند ناویی کەشی هێناوە بکە باگردێن ناوی پێکەی پێوترێ ئەم ناوانە لە چیوە دەست شەولەبان باڵێ خۆی ئەزانین سوێنە من بەداخەوە سەری تەمەنی خۆمەکەم فریان ناکەم ئەو مەسلەیە کە ئینسان خۆ حکمیوە دەست خۆی نییە منەوە توانین 20 ساڵی کە تابلۆ بچێشم بەداخۆ زۆر شتێو نەبێ بەڕاستی ئەم مەسلەی پێویستی بە ئاوڕانەوەیکی زۆر جددی و خێرا هەیە من ناتوانم ئەو هەموو تابلۆ بچێشم بەڵام ئەتوانم سەرپەرشتی دروستکردنی سەدان تابلۆ بکەم ئەتوانم لە یەک کاتە سەرپەرشتی 10 تابلۆ بکەم ئەگەر کۆمەڵێ لەوانی کە ئەکادیمیان تاوا کردو مەحەدیان تاوا کردو ئەوانە لە شکڵ دروستکردنی شای وەستاترن لە من بێن بەیەکەوە ئیشکەین ستۆدیۆیەکە بێ شوێنێکە بێت چۆن مەسەن شانۆ دروست دەکرێ بۆ شانۆکاران وانە مەسرح دروستکرا و گۆرانی سەرەوتێ نمایشی لەسەرکرێ ئێش ستۆدیۆیکیش بکەن بۆ هونەرمەندی شێوەکار ڕسمی تیا بکە ئەمە ضرورەیە یعنی ئەبێ شوێنێکە بێ من نابێت لە ماڵەوە ئیشکەم جێ ماڵەکەم لەوە چێ جێگەم نەبێ باش تابلۆکانم کە تەوا بێ نابێت لە ماڵەوە دایانێم چێم بەشم شوێنم نەبێ زۆر بەی هونەرمەندان لەبەرم حاڵەتانە بۆیی بۆ ناکڕێ فڵچۆ چوچەکەم وەکو ئێمە وەکو گۆرانی بێژ و شانۆکارین ئێمە بێ مەواد بکڕین ئەبێت لە خەرجی دەمی مناڵەکانمان بگرینەوەشت بکڕین ئەوە زۆر گرنگە دوایە بێ شوێنمان هەبێ ئیشی تیا بکەین کە پیس و پۆخلی بەر ماڵەکەمان نەکەیە یان شوێن بۆ پاراستنی تابلۆکان بەڵێ شوێن بۆ پاراستنی تابلۆکان ئێستا ئەم کێشانەمان هەیە لەوە چێ من تۆزێ دەرفەتمە بێ هیچکە هەو دەرفەتەی نەبێ ئەگەر ینی بەڕاستی من هاتووم لە هەر شتێ تۆزیە لە هەر شتێ نمونەیەکم وەرگدووە ژینا مەسە ئێستا یاریەکانی مناڵان دایان یاری سەدان یاری لە هەر شارەش بە نوعێکە بابزان ئەمەیەک دووهەم شێوە ژیانی خەڵک سەدان تابلۆ هەڵەگرێ جاری مێژووی ئێمە مێژووی خەباتی شۆڕشەکەمان تاکو ئێستا 4 تابلۆی بۆ نەکراوە ئێمە ئەو هەموو خەبات و پێشمەرگە و ماڵ وێرانی و هینە تاکو ئێستا تابلۆمان بۆ نەکردووە
ئەمە پێویستی بە ئیشکردن هەیە، پێویستی بە تۆمارکردن هەیە، پێویستی بە تابلۆ دروستکردن هەیە. جەما مۆستا هەر ینی پێشمەگەی ڕدای وا گرنگە جێڕێتەوە ئینسان ژانەکە نەتوانانی تابلۆشی بۆ وایە بە قسەکەی جەنابەت ئێستا بۆ نمونە هەر لە تابلۆکانی خۆتە کۆمەڵک لە پیشەکانت جەنابەت نیشان داوە چەند نمونەیە وای کلانێ ئێستا ئەگەر بۆ کەسی ئێستا بۆ مناڵی ئەمجی لە باسیکەی لانەیە زۆر لی تێنەگە بۆ نمونە هەر یەکێک لە ئیشەکان ئەمەیانە کە گەر باسێکمان بۆ بکەی ئەم ئیشە یەک دنیا پیشەی تریشت هەیە هەر لە کتێبەکە تابلۆکان ئەوە کۆپاندر و کورتاندر و پەستەکدر و ئەو شتانیان پێوترا پەستەگەەوە بکە حەماڵی کردە کۆڵی کۆپان و کورتانوانش بۆ خراە سەر پشتی وڵاق تەمەەن ئێمە ساڵانێکی زۆر خەڵک وڵاقی بەکارێنا بۆ گواستنەوەی کەلوپەلەکانی خودی خۆشی ئەو سنعاتە وەختە بوو اینجا زۆر دەستڕەنگینیشیان هەبوو لە ئیشەکانیانە مەسە پارچە فەرشیان بە نەخشونیگار بەکارێناوە ینی ئەوانە مەسەم ئەوە خانوویی کۆنی سلێمانی و ماڵی حاجی سەعیم تابچیە ئەوە خانووەکە کەلاوەیەک بوو من چوم سێرم کرد ئیتر هاتم ڕسمی کابران پیا کرد و خانووەکەم گویا زیینو کردەوە بە تابلۆیەک ئەمە ترشیاتکردن ئەوە لێفە درویە جوان دروسیانە کرد و نەخشیان تێ خست و بەڵێ زۆر جوانیش دروسیانە کرد نەخشیان تێ ئەخست خۆی جلوبەرژی کوردەواری ینی نەخشونیگار و ئەریان خەڵک حەزی لەو جلانە کردەوە خۆڕازانەوە ینی مەسەن سەر و بەست و بەعزیە شت ئەوانە نییە ئەمە ڕووداوی کاوەی ئاسنگەرە با هەر بڵێن ئەستورەیە من چوومە بنجوبلەوانی کۆمەڵی ڕاستی تایە مەسەلەن ئەوانە بەڕاستی ئاوڕانەوەیکی ئەوێ ئەم مەسەلەیە باشە لەگەڵ هەموو ئەم دابوونەریت و ژیانانەی کە ئێمە پێێتێپەڕین لە باو باپیرانمانەوە تاکوی ئێستاش لە وێنەکانە ڕنگدانەوەی هەیە و هەر وێنێشی ئەتوانی چیرۆکێکی زۆری لەسەر باسکەی هەندێک وێنەت کردووە مامۆساوەک و خۆت ئاماژۆپیا کە لەوانەیە ئەمە بەشێکی کەمی بە بەس گرنگە زیاتر کاری بۆ بکەیت من ئەنفالم بینی لە ناو وێنەکاندا بە تعبیری تۆ بە وێنەیەک تعبیری لە ئەنفال کردووە چەند گرنگە ئێمە ئەو ڕووداوێ مێژویانەی کە بەسەر میلەتەکەمان هاتووە لە ناو تابلۆیە بمێنێتەوە بۆ مێژوو من بە تایبەت ئەو تابلۆیە بە چای خۆم بینیومە ئەو بەری پردەکەی دووزە لەویان مەڕی خەڵکیان کۆ کردبەوە منە چوون بۆ سجن بۆ لای برایەکەم بە سجنی برابوو بۆ فەلوجە ئەوانە سوتفەم کرد خەڵکیان ئەنفال کرد بۆ سواری سیارانەکردن مەڕەکانیشیان سواری ئیڤا کرد بەشیانە کرد بەسەر جێیشە مەڕیە و خەڵکە بوو ئەوە بەس من شوانەکەشم تیا دروست کردەوتم بۆەوەی زیاتر دەرکەوێ ئەوە نییە شوان و مناڵەکەشی تایەوە مەبەستمەوە بوو چەند گرنگە ئەوەی تر ئیش لەسەر بابەتەکانی تر کرد ئێستا ئەنفال سەدان تابلۆ هەڵەگرێ ڕاست ینی ئینسان ژانەکە سەیریە و ینی وڵی بڕادەرێکمێ کاک ڕزگار ڕووداوان ئەنووسێ بڵاویە کاتەوە ئینسان هینی پیا مچڵکەی پیاە باشە کەی من بتوانم ئەمانە بکەین بە تابلۆ کەی ئەمانە بتوانین بکەین بە تابلۆ ئەمە زۆر گرنگە ینی پێشمەرگە بووە خەری بۆ بخنچێ لە تینوانە ینی یەک کۆمەڵ پێشمەرگەمان لە شاخی زەڕەنگ شتێکی وای پێوتێ وڵای ئێستا ناوکەم نات خەری بۆ بخنچێن لە تینوانە لەبەرەوەی تر هەتاو بۆ گەرما بۆ ئاو نەبووە کاتە لە پاڵ ئەوەی کە ئەبێ ئێمە مێژوو نووسەکانمان دەستێکی باڵیان هەبێت بۆ گێڕانەوە پاراستنی ئەم بەش ئەوە ضرورەیە نەرمەندانیش میلەتان هەچی شتیانەیە هەتا ئەستوورەکانیان هەموو ڕووداوەکانی ژیانیان هەچیان هەیە کردوانە بە تابلۆ ئاخر بۆیە کاچیت ئەوروپا بۆیە ئەوروپا چۆن مۆزەخانەی هەیە و تابلۆی هەیە مامۆستاجە ژیانی ڕۆژانەی خەڵکیشت زۆر جوان نیشانداوە ئێستا من یەکێک لە تابلۆکان کە بینم سعیکردنی مناڵەکانە هەمووی بە یەکەوە دانیشتون ئێستا مناڵ هەر یەکە و لە ژوورێک سعیەکە هێشتا دەرەجەکانی باش نییە بەڵام ئەمە بە یەکەوە دانیشتون ئەوە دایک سەرقاڵی ئیشێکە ینی زۆر بە جوانی ئەو وردەکاریانە کە ژیانی ڕۆژانەی خەڵکە نیشانەداوە یەکێکتر لە تابلۆکان یا پراخ پێچینەوەیە ینی زۆر بە جوانی خەڵک تێکەڵ ئەەکەیت بە دیمەنەکان و بەشێکی ئەو ژیانی ئەو ڕۆژگارە من خاڵێکم ببوورە بەسەر تا تێپەڕ بووم باسی یاری مناڵانە کرد یاری مناڵان جاران مناڵی گەڕەکی کۆ کردەوەی کردن بە هاوڕێ ئەو یاریانە کە لە کۆڵانەکرا مەجموعی مناڵی کۆ کردەوە ئەوانەی کە مناڵی هاوڕێ بوون ئێستاش تا ئێستا خۆشەویستی لە بینیانە ئێستاش بەترە بینن ئەو خۆشەویستیە بەس ئێستا ئەو مۆبایل و ئایپاتە مناڵی لە یەک دابڕیوە مناڵی دراوسەکە مناڵی دراوسەکەی خۆیان ناناسیە ئەو خۆشەویستیە نامێنێ دیتە
ئەوە زۆر گرنگە ئێمە ئاوڕێ لەوە بینەوە کە شوێنی یاریکردن بۆ مناڵان هەبێ مناڵەکانمان بنێرینە دەرەوە لەگەڵ مناڵانی ترە بۆی فێری پێشبڕکێش بن لە ژیانە ئێستا ئەم پێشبڕکێ لەگەڵ جیهازاکە بەس ئەبێ پێشبڕکێ لە نێوان مرۆڤەکانە هەبێت ئەو وەختە پێشەکەوێ ئازاتر ئەبێت چاونە ترسترە بێ وانە ڕۆحی تیا بێ تۆ لەگەڵ جیهازە مسابقە بکەیان لەگەڵ هاوڕێکەتە دەرونی سەلامەتتر ئەبێت بۆیە هەتا ئێستا پەیوەندی کۆمەڵایەتیەکان بەرەو من بۆیە ئەوانم قسۆتەوە دەستت خۆش بێتەوە ببوورە من خەڵکم بینیوە هاتوو بە دیارە و تابلویانەوە پیاوی بە تەمەند ینی بەڵا ڕۆژیان کابرا جامانیشی بەسەر و بەهاتوو لە بەردەمی تابلۆکە مەسێکم دانیشتووە ئەگری ینی گریانی تەواو گریا چون زۆرم کەسم دیوە گریا بە دیار تابلۆکانەوە زۆر کەس ئەوە نیە زۆر کامێک لە دیمەنەکان زیاتر ئەبینی کاردانەوەی لەم جۆرەی لێکێتم ئەوە خاڵژیان بۆ گری بە دیار شروع فرۆشەکەەوە تابلۆ شروع فرۆشەکە وتی وەڵایەوە من بم شروع بم بە فرۆشت کەچی کوڕێک زۆر عجوبوو هەر یەک شەقی دەشتروبەکە ئەڵا مشکان دایکم چینەکی لێە اینجا گریا بۆ دایکی پیاەکی بە تەمەم سەر ڕۆژ سپی مامۆستا ئەوانەی کە ژیانی ڕۆژانە نیشانەدات ئەوانە زیاتر کاردانەوەی لەم جۆرەی لێکەوێتەوە کامێک لە تابلۆکانت کامێک لە تابلۆکانی جەنابەت ئێستا باست کردوتت زۆر کەس بە دیار تابلۆکانەوە گیریاوە وڵات چلورە فرۆشەکە و هینەکە زۆر کەسم بینیوە بە دیاریەوە گریاوە ئەو شروبە خاستەنەوانی کە ئەو ئیشیان کردو پێشتر زۆر کەسم بینی ینی لەوە چێ بڵێم دە 15 کەسم دیوە زۆر بە خستی گریاوە باشە ئاو بە چایەتە خوارە و سڕیوێتی و زۆر باشە مامۆستا من پرسیارێکم کرد حەزەکەم ئەمە دووبارەکەمەوە لە بەرەوەی لە وێنەکانە هەر ناوێک چەند ناوێکی کە دۆزیوەتەوە بۆی کام ناوانەشی پێوترێ لە کوردەواریە ئەم لە چیل سەرچاوەیە کۆم ناوانەوەیەنەوە یاخود خۆت باسی کۆمەڵی کەسایەتیت کردەگە لە دەروی وڵاتیش بێ زانیاریان پیاوی باسیەوە کرد لە کاونتی خۆتمەوە وتومە سپاسی هەموو کەسێکە مەگەر زانیاریەکەم باژێڵێمەوە لەم بەرنامەوە هاوارەکەم تکاکەم ڕجاکەم هەچ کەسێ زانیاریی باشی هەیە ئەوە فەیسبوکەکە معلومە بەڕاستی ئێمەش من ئێستا شتەکەم ینی معدل بەردەوامم بەڵام لەوە چێ بابەتێک کە بێ پێش بابەتی چکەی بخەم وانە بابەت هەیە لە بابەتی چکە گرنگترە من هەوڵێم ئەوەی کە زۆر گرنگە نەفەوتێ ون نەبێ باشە جا مامۆستا ئەگەر بە کورتی پێمان بڵیت ئێمە زۆر جار لە بۆ نمونە هەر لە فەیسبوو کۆمەڵێک وێنە ئەبینین وێنەی کۆنە وەک نۆستالۆژیە باسی ئەکان هەندێک کتێو هەیە تایبەت بەمانە ئایا هیچ هەوڵێک هەیە یان بۆ نمونە خۆت وەک پێشنیارێک ئەمەت کردووە ئەمانە وەک کتێبێک وەک با بڵێن کۆمەڵێک مەجای جوانی لەم جۆرە بیڕەخسێنن بۆ ئەوەی کە ئەمە نێودەوڵەتی بکرێت من ئەوە سپاسی وەزارەتی ڕۆشنبیریە کەم بەڵام بەشێکی زۆری لەسەر خەرجی خۆم چاپم کرد ئەو کتێبە باڵێ ئەوە 1000 نوسخەم لێ چاپ کرد کەم کەسەیە ئەو شتانە بکڕێ نزیکەی 4-5 ماڵ لە مەکتەبی سلێمانی دامنا دوودانم لێ فرۆشت بوو بەداخەوە دوودانە بەڵام لە ڕێگەی خۆمەوە لەوە چێ بڵێم 200 دانێکم لێ فرۆشت بوو دەستگا ڕۆشنبیریەکان قەت بیر لەوە ناکەنەوە ئەنەم جۆرە کتێبانە بکڕن وەزارەتی تەربیە قەت بیر لەوە ناکاتەوە مەسەن بێنێ 1000 کتێب لەوە بکڕێ دابەشکا بەسەر مەکتەبەکانە بەڕاستی ئەوانە ضرورە للعلم من بە نسخەی وەکو دیاری یامە بە بەڕێوەبەر و جێگری بەڕێوەبەری پەروەردە دەستەکانت خۆش بێ مانوو نەبیت هیوای تەمەندرێژی بۆخوازین و لە ساغ بیت هەمیشە ئەو خەمخۆری کە تیاتایە هەمیشە ڕنگدانەوەی لەسەر وێنەکانت بێ کە هەشێتیت و دابوونەریت و ئەو کەلتورە جوانی کوردی کوردەواری کە خۆمان هەمانە ئەم هەموو گرفتەش یەتە بەردەم تۆ بەڵام تۆ ناوەسی هەر کاری لەسەرەکەی سپاس بۆ ئامادەبوونێ ئەمڕۆ زۆر خۆشحاڵ بووین مامۆستاجانکە لەگەڵمانە بوویت ئەگەر دقەیە کاتمان هەبێ من تکام لە تەلەڤیزۆن ئەوەیە بەڕاستی هەموو کەناڵەکان بە تایبەتی کورسات کە من بەرە ڕئیسیەکەیە 5 دقە تەرخان کا بۆ تابلۆ لە شەو ڕۆژێکا 5 دقە 4 تابلۆ 3 تابلۆ 2 تابلۆ پیشان ناو بڵێ ئەمە تابلێ فلان هونەرمەندە ئەوە زۆر گرنگە ئەوەی لەبەر چاوانە لەبەر دڵانە ئێمە شت ناخێنە بە چای خەڵکە تاکو خەڵک بیناسی و بزانێت چی تاکو ئێستا کورسات زۆر هەوڵیداوە بەڵام پێشنیارەکەی جەنابیش جوانە ئیشەڵڵا هەر لە درێژەی هەوڵەکانی کورسات ئەمەش جێیەکی بۆ کردێتەوە کورسات ببینم ئەو مەسەلەی لەگەڵا قسە بکەم زۆر باشە زۆر سڵام هەیە سواسی کورساتەکەم جاریشکە من بەرێکی ئاڵواڵایە سپاس بۆ ئامادەبوونێت هەمیشە ماڵی ئێوەیە و هەمیشە توانی کارەکانتان لێرە نمایش سپاسانەکەم جاریشکە